بەڕێزان هەمومان نەزانین مرۆڤ کە هێتە ئەم دنیایەوە مناڵێکە پێی هەڵەن بوونەوەرێکی بایۆلۆجی. یعنی چی بوونەوەرێکی بایۆلۆجی؟ یعنی هەرچی مناڵانی دنیا هەیە کە لەدایکە بن هەمووی وەکو یەک وان لەلایەنی ئەندامەکانی لەشەوە هەموومان وەکو یەک وای. کەواتە ئێستا گەر لە خەستەخانەی سلێمانی بن یا هەولێر یا لە دۆکی مناڵبوون 100 مناڵ لەدایک بووە، کەس نازانێ ئەمە کوردە، ئەمە عەرەبە، ئەمە تورکمانە، ئەمە موسڵمانە، ئەمە مەسیحیە. بوونەوەرێکی بایۆلۆجیە. بەڵام لە ڕێگەی بە کۆمەڵایەتی کردنەوە، لە ڕێگەی پەروەردەوە کە ئەم دام و دەستگایانە پێی هەڵەسن، ئێمە ئەو بوونەوەرە بایۆلۆجیاکەین بە بوونەوەرێکی کۆمەڵایەتی. واتەم ئەوەی موسڵمانە مناڵەکان ێباتەوە پاش ماوەی پاش چەند ساڵێ کۆمەڵێ بەهای ئیسلامی لە ناویە، کوردە زمانی کوردی و کەلتوری کوردی فێرەکە، عەرەبە زمان و کەلتوری عەرەبی فێرەکە. اینجا جیابنەوە و دە و داڵێن ئەمانە کوردن ئەمە عەرەبن تا دوای. مناڵ کێتە دنیاوە بەڕێزان هیچ شتێکی خێر و شەڕی تیان نییە، تەنیا تۆوەکە نەبێ. چە زۆر لە زاناکان ئەڵێن مرۆڤ هێتە دنیا وەکو شەیتان وایە، هەمووی شەڕە. لەوانە فرۆیدە، تۆماس هۆبز، مەجموعەیە زانان ئەڵێ ئێمە لە ڕێگەی پەروەردەوە، لە ڕێگەی بە کۆمەڵایەتی کردنەوە ئەبێ بیکەین بە بوونەوەرێک، یعنی زەخت و فشاری لێ بکەین، زەبر و زەنگی لەگەڵا بەکاربێنین بۆ ئەوەی لەو شەڕانیە کەمیکەینەوە. هەندێکی تر ئەڵێن وەکو جانجاگ ڕۆسۆ و ستاندۆزی و کۆمەڵی زانای تر هێن ئەڵێن نا، مرۆڤ بوونەوەرێکی خێرخوازە، وەکو مەلایکە دوایە کە هێتە دنیاوە خێرخوازە، بەڵام کۆمەڵگا تێکێیە، تووشی شەڕیەکە، بەرەو خراپەیە بە. بەڵام ئەم دوو بۆچوونە هەردووچیان زیادە ڕۆییان تیا بەڕێزان. یعنی نە مرۆڤ فریشتەیە و نە شەیتانیشە. زۆربەی ئێستا قوتابخانە و تیۆرە دەرونیەکان لەگەڵ ئاینە ئاسمانیەکان لەسەر ئەوە کۆکن کە مرۆڤ یەتە دنیاوە تۆوی خێر و شەڕی تایە. ئێمەی خێزانین، ئێمەی دام و دەستگاکانی بە کۆمەڵایەتی کردنین، ئێمەی بارودۆخ و ژینگەی کۆمەڵایەتی و سیاسین، تۆوی خێرەکە سەوزەکەین یا تۆوی شەڕەکە. زۆر جار بە نمونەی یەنمۆڵم وای دانێمە تەبیعەتی بەشەرە، تۆوێکی دڕکی تایە و تۆوێکی گوڵی تایە. ئەگەر دڕکەکە دەربێنین و بیخەینە ناو خاکێکەوە و ئاوی بین و تیشکی ڕۆژی بەرکەوێ، ئەکید ڕۆژ بە ڕۆژ دڕکەکە سەوزە بێ، گەورە بێ. ئەوە لایەنی شەڕەکەیە. بەڵام ئەگەر گوڵەکەمان دەرهێنا و دڕکەکە هەر لە ناو ئەم دەبەیە مایە و لە ناو شوشەیە و سەرمان قەپاتکە، دڕکەکە سەوز نابێت، بەڵکو گوڵەکە خێرەکە سەوزە بێت. لەبەرەوە ئەوانەی کە ئێستا لە بەندیخانەکانن، ئەوانەی کە چەندەها تاوانیان کردووە، ئەوە تەنیا تۆوی خێرەکەیان شاراوەی و سەوزەکەیان شەڕەکەیان سەوز بووە. ئەتوانی بیگەڕێنیتەوانی و بیکەیتەوە بە خێرخوازێ، چونکە خوای گەورە تۆوی خێر و شەڕی لە نایەمە داناوە. بەڵامی تر ئیرادەی ئینسان کۆمەڵگاکە بەرەو شەڕیە بەیە بەرەو خێریە بە. کەواتە مرۆڤ ئەتوانین بڵێن لە نێوان فریشتە و لە نێوان شەیتانایە. دەکرێت ئەم مرۆڤە بکەی بە شەیتان، دەکرێت بیکەی بە فریشتە. ئەم دام و دەستگایانە بەرپرسن. طبعا یەکەم خێزانە پشکی شێری بەرەکەوێ. طبعا لە خێزانیشە جۆری پەروەردەکە دەورە بینێن. بەداخەوە زۆر جار هەندێک دایک و باوکێ بە نەزانی خۆیان مناڵ نازدار بەخێوەکەن. طبعا یەکێک لە شێوازەکانی پەروەردەی هەڵە نازداریە. هیواداری هیچ دایک و باوکێک نازی زیان لە پێویست نەیە بە مناڵ، واتە نوقمی نەکا لە خۆشەویستی، سنووری بۆ دانێ. ئەبێ ئەم مناڵە بزانێ ئەمە ڕاستە و ئەمە هەڵەیە. نابێ هەرچیکی داوا کرد ئێمە بۆی جێبەجێ بکەین. بەداخەوە زۆر جار ئەمەیە کە کەسێتی مناڵەکە تێگەیە. یعنی جاری وا هەیە باوکەکاڵێ وڵای چی بکەم تاقانەی و دوای دەکرد چاتۆ، یا بەخوا 15 ساڵە مناڵمان نەبوو ئەمەمان بووە، مادەم دوای دەکرد چاتۆ بە حسابی تۆ، هەرچەندە بەلای من کچێکی باش دە کوڕی خراپ هێنێ، مادەم 10 ساڵە مناڵن نەبوو بێ باش بە خێویکە نازداری کەسێتی تێکەیە. کەواتە بەڕێزان تکامان لە ئێوە لە هەموو دایک و باوکێکەوەی گوێی لێمانەوە ئێمان بینێ هیواداری نێمە. زۆر جار من لە هەموو بەرنامەکانی خۆمە باسی یەکەم کە میوانی لە شوێنە باسی یەکەین، مناڵ نازدار بە خێر مەکەن. مناڵی نازدار کەسێتی تێگەچێ، شخصیەتی لاوازە بێ، بڕوای بەخۆی نابێ، دیاردەکانی ژیان فێر نابێ، تووشی 101 کێشا بێ لە داهاتوە. دووەم شێواز بەداخەوەندی لە خێزانەکانمان ئێمە بەکارهێنین ئەویش توندوتیژیە، عەکسی نازداریەکەیە. دایک و باوک توندوتیژن، هەڕەشە و چاوسوورکردنەوە و لێدان، ئەمەش شێوازێکی هەڵەیە لە پەروەردەکردن. لەبەرەوەی هەر مناڵی لێبێ پێی ناخۆشە،
ڕقی لێتە بێ ئینادیەکە بە تۆ ناوێتەوە چێت تۆڵی خۆی لە خەڵکی ترەکاتەوە لە داهاتواوی شەڕخوازە بێ بە چاویش و سەیری خۆیەکە دەیان کێشەی بۆ دروستە بێ کەواتە توندوتیجیش لەگەڵ مناڵە بەکارمەهێنن ئێستا دەیان شێوازی پەروەردەیی هەیە بەڕێزان توندوتیژیشی تیان نییە بۆ نەمە مناڵەکە سەعی ناکە بەڵام حەزی لە ئەتاریەکەیە لێی نایەم ئەڵێم بەس وەرە سەعیەکە و کەنجا ئەتاریەکە بکە ئەگەر سەعیەکە نەگەی ئەتاریەکە ناگەی ئەمە خۆی لە خۆی عقوبەیە و پەروەردەییشە و لێشمان نایە و سوکاتیشمان پێ نەکردووە حەزی لە ماڵی بابە گەورەیەتی وەڵی سەعیەکە و کە و بەم بۆ ماڵی بابە گەورە ئەو بەم بۆ فڵان پارک ئەوە بۆکەم کەواتە دەیان شێوازی پەروەردەییمان هەیە پەنا بۆ لێدان و توندوتیژی سوکایەتی مەبەن ئەمە شێوازێکی هەڵەیە شێوازی سێم هەر هەڵەیە دوو تەربیەتیە بەداخەوە یەکجار دایکەکاڵێ ڕۆڵەوە مەکە باوکی لە ڕقیەوە لە قەینا باوە بکە جاری وا دایک و باوکەکاڵن ڕۆڵەوە بکەن نەنک و باپی لەوڵان دەلێ گەڕێ مناڵە ئیشەکەیوان تێگەیاتەوە کەواتە دوو تەربیەتی یەکێکە لە خەتەرترین شێوازەکانی پەروەردەکردن لەبەرەوە من بە مناڵەکاڵم ڕۆڵە درۆ مەکە تف مەکە لەلایەکەوە لە خۆشەویستی دایک و باوک بێبەش بووە کە هەڵەی ئەو نییە لی دایک و باوکە غەڵەتی خۆیان کردو مناڵیان قسوەتەوانێ و خۆیان ڕێک نەکەوتو مناڵەکە بۆ بە قوربانی جاکاتێ لە لای دایکەکە بێ دایکەکە هەزار جنێو بە مێردەکەیە لەبەری تەڵاقیاوە ئەم مناڵە گوناحی چییە ئێوە تۆ جیابوویتەوە لە مێردەکە و لە هاوسەرەکە و خۆ هەر باوکیە مناڵەیە تۆ دوولەتێکەم کەسێتی شخصێتی مناڵە دوولەتەکەی کەواتە ئەگەر ژنەکە بەقەی هەموو دنیا ڕقی لە مێردەکەشی بێ و لێ جیابەتەوە ئەبێ لە بەرچاوی مناڵەکەی مادام لە لایەتی بڵێ باوکە پیاوێکی باشە باوک ئینسانێکی وا بووە قەینا نەگونجان بێکەوە بۆ ئەوەی ئەو وێنە جوانەی بۆ باوکێ لە مێشکی مناڵە نەشێوێ سبێنێڵێن ڕۆژی باوکە باوکە بانکە باوک وایە ئەمە وایە ئەمە وایە ئەویش دەڵێ باوکم ئەمەیە چکە دایکی وەنگە بە سوکایەتی سەیری کردووە ئەم مناڵە تووشی دەیان گرەی دەرونیە بێت نەک و دووە بۆیە بۆ ئەوانەی لێک جیابوونەتەوە یا ئەوانەی لە ناو ماڵە ڕێگنی ئەبێ لەسەر پەروەردەی مناڵ لەسەر مناڵەکانتان هیچ کەس سوکایەتی بێکتری نەکە لای باوکەکەیە بە هەمان شێوە نابێ بە خراپە باسی ژنەکەی بکا کە تەڵاقیاوە چونکە ئەو کاتە شێوەی دایکی شێوێنە لەو لاڵین بەهەش دەژێت پێی دایکانە لەو لاڵین دایک گەورێ لەو لاڵین دایک پیرۆزە لەم لاشەو باوکەکەزا سوکایەتی بەم دایکاکە لە مەکتەبی شتێکی تر بۆیە ئەمە لە مێشکی مناڵەکەی ئەشێوێ بۆی حەل ناکرێ نازانێ ئەمە بۆ وایە بۆ لە مەکتەب بەڵێن دایک پیرۆزە بۆ باوکیان لە خراپە ئەمانش مناڵ فەوتێنێ بەڕێزان جۆرێکتر لە شێوازێکی پەروەردەی هەڵە هەیە ئەویشەوەیە ئیهمالیە بەداخەوە هەندێک دایک و باوکەر خەریکی فەیسبووکی خۆیانن خەریکی گەڕانن یا لە چلەی هاوینە لە ژێر سپریتە بەڕیدەیە خەوتون مناڵەکان لە کۆڵانە سوڕێتەوانەیە ئەڵێم ئێوە چەند سەرخێزانن ئەڵێ چوار ئەڵێم چێ و چێ ئەڵێ من کوڕ و کچێکم هەیە و من و دایکی ئەڵێم نا پێنجن تەلەڤیزۆن و فەیسبووکەکە لە تۆ ڕۆڵی زیاترە هەر یەکێ لە ئێوە بێیەکێ زیاکە ئێسا کە گرنگی لە هەمویان زیاترە چێ لە ئێمە بەڕێزانەوەی دایک و باوک کاتتان هەیە لە شەو ڕۆژەکە 2 ساعت بۆ مناڵەکە و دابین بکەیت 2 ساعت قسەی لەگەڵا بکەیت و ڕێنمایی بکەیت و لە باوەشەکەیت بە دەگمەن بەڵام 6 ساعت 7 ساعت لەبەردەم تەلەڤیزۆن ئاگە زیاتر نەبێت لە مەکتەب و لە قوتابخانەش کاریگەری زیاترە لەبەرەوە ئاگاتان لەم فەیسبووک و لەم ئەنتەرنێتە بێت خێزان پەروەردەیەکی باشەکە بەڵام ڕاگەیاندنێکی خراپ ئەنتەرنێتێکی خراپ بەرنامەیەکی خراپ مناڵەکە تووشی لادان و سەرڕۆیە بۆیە گرنگە ئێوە قودووە پێشەوای مناڵەکانتان بن نەک ئەنتەرنێت نەک فەیسبووک بەداخەوە زۆر جا مناڵ ساڵێکە ساڵ و نیوێکە نانەکەی ناخوا ئەگەر ئایپاتەکەی لە بەردەمان نەبێت ئەمە کارێکی هەڵەیە بەداخەوە ئێمەکەی باشترین شێوازی پەروەردەکردن جۆری پێنجەمیانە کە پێڵی شێوازێکی دیموکراسی شێوازێکی هاوسەنگی ئەویش ئەوەیە هەمومان کۆک بین لەسەر ئەوەی مناڵەکەمان کارێکی هەڵەی کرد هەمومان بڵێن غەڵەتە بە دایکەوە بە باوکەوە بە خەسووە بە خەزوورەوە بە مامۆساوە بە براوە بە خوشکە هەمووی کەواتە هەمومان وتمان ئەمە غەڵەتە کەواتە نایکات طبیعەتی بەشەری ژوایە هەر شتێک غەڵەت بوو مرۆڤ محاسبەی کرا لەسەری دووبارەی ناکاتەوە کوژێتەوە نامێنێت و ئەبێ هەمووشمان لەسەر ئەوە کۆک بین کە هەر کارێکی باشی کرد دەستخۆشی لێ بکەین و بە طبیعەتی بەشەری ژوایە هەر کارێ ئینسان بیکا و پاداشتی دەستکەوێت دووبارەیە کاتەوە چەند جارێ دووبارە و کردەوە بێ بەشێ لە کەسێتی کەواتە دەبا مناڵەکەمان لەسەر ڕازگۆیی لەسەر بەوەفایی لەسەر ڕێزگرتنی دایک و باوک لەسەر بەزەی هاتنەوە بە ئاژەڵە لەسەر ڕێزگرتنی مناڵی خاوەن پێداویستی تایبەت لەسەر ئەمانە بعد دەستخۆشیان لێ بکەین کەواتە پاش ماوەیەگە بن بە بەشێ لە کەسێتی تەواو لە ژیان بەختەوەرە بین سەیری ئێمەکە لە ناو ماڵەکانمان پیسە کۆڵانەکانمان پیسە برا لەگەڵ برا تەواو نییە
ئەم بۆ ماڵی تۆ خزمەت مەکەی میوەم بۆ دانی دوایی ئەمەوە زەمە دەکەم پەروەردەیەکی باش نەکراین بەڕێزان سەدان گرێوگۆڵی دەرونیمان هەیە ئێمە بە حساب ئیسلامین بەڵام ئێمە تۆکڵەکەی ئیسلاممان گرتووە قیەمی ئیسلامیمان تەطبیق نەکردووە بڕۆ بۆ یابان قیەمی ئیسلامی تەطبیق کردووە بڕۆ بۆ ئەوروپا یاسایانەیە هەموو یەکسانن یەکێ نییە کەڵەگابی و یەکتر لە خوارەوە بێ یەکێ نییە سێ بەشی تۆ بخوا تۆ بەشە هەموو یەکسانی هەیە یاسا سەروەرە لەو یابانە لە باخشەی ساوان و بیگرە تا زانکۆ بەڕێزان فەڕاشیە نییە بەردەستیان نییە هەمووی خۆیان ژوورەکانیان پاکەن نەزافەتە ئیمان لەوێ تەطبیق بووە لەوێ زەمی خەڵک ناکەن لەوێ خیانەت نییە لەوێ پەروەردە کراون خۆ موسڵمانیش نینەوانە بەڵام ئێمە لە ئیسلامە ئەم هەموو قیەمە جوانە هەیە بەڵام وەکو ڕواڵەت ئەتوان بڵێم نیوەی ئیسلام نوێژ و ڕۆژووەکە بە تایبەتی وڵاتانی وەک ئێمە هەر ئەسڵەن لە معنای ئاەتەکە قول الله بسم الله تێناگەن حەمدەکە تێناگەن بەس ئیتر بتوێتی بە دوای یەکایەڵێت خۆ تەطبیقی ناکات ئەمە کارە ساتە بەڕێزان دوای خێزان بەڕێزان باخچەی ساوایان و دایەنگا و قوتابخانە خوێندنگایە دەبێ لە دایەنگا و باخچەی ساوایان و قوتابخانە و خوێندنگا هەمان ئەم شێوازە بەکاربێنین کە ئێستا وتمان لە ناو خێزانە شێوازە دیموکراسیەکەیە نابێت لەوێش تند و تیژی هەبێ نابێت لەوێش دوو تەربیەتی هەبێ نابێت لەوێش نازداری هەبێ نابێت لەوێ ئیهمالی هەبێ دوای ئەوە جاری وایە قوتابخانە خوێندنگاکەمان سەرکەوتووە دایک و باوک سەرکەوتووە بەڵام برادێکی خراپ تێکەیە بەرەولادانیە بە مناڵەکانمان بۆیە ئاگاتان لە برادەرەکانیان بێوەکو دایک و باوک و تابعی مناڵەکانتان بکەن بزان هاوڕێکانیان چێیە لەگەڵ چێ ئەگەڕێن زۆر دایک و باوک ئێراگەی لە مناڵەکەی نازانێت مناڵەکەی لەکوێ تێکەڵ بەکوێ بێ زۆر جا مناڵەکە بەیانی جانتاکەی هەڵەگرێ بە حسابی خۆی چێ بۆ قوتابخانە و خوێندنگا لە کاتێکا ڕوا بۆ شوێنێکی ئەتاری و شوێنێکی تر برادە بردوێتی بە حسابی ئێمەش لە قوتابخانە و خوێندنگاکەیەتی تا دوای مانگێ لە کۆبوونەوەیکە پێماڵی و مناڵە بۆ نایە بۆ دەوام چی نایە بە دەوام برم ڕۆژە چێ بۆ مەکتەب وەڵڵا یەک مانگیشە بێنە هاتۆ بێرە ئەگەر ئێمە متابعی مناڵەکانمان بکەین و ئاگاداریان بین زوو کەشفمان دەکرد زووە ماگە ڕۆڵ لە چۆ بووی مانگێ دوو مانگ بەسەریان ناڕۆی ئەم هەموو غیاباتەی هەبێ هەموو کێشەی بۆ دروست بێت